بارانبارین لە سەنتەری شاری هەولێر بەردەوامە و ئەمڕۆ 1200 ژینگە پارێز لە ئەرکدا بوون. ئەم شوێنەی کە منی لێوەستاوم چەند ساڵێک پێش ئێستا لافاو لێرە دروست دەبوو یاخود ئاو لێرە کۆ دەبەوە و ئاستەنجی بۆ شۆفێران دروست دەکرد. بەڵام ئەم ساڵ هیچ زۆرە لافاوێک و کۆبنەوەی ئاوێک لێرە نییە. سەبارەت بە لە ئەرکبوونی کارمەندانی ژینگە پارێزی من پەیوەندیم بە ئەندازیار ژیار جەلال کرد کە بەڕێوەبەرایەتی ژینگە پارێزیە بۆ 964 باسی لێوە کرد کە 1200 کارمەند ئەمڕۆ لە ئەرک بوونە لە پێناو ئەوەی کە هاوڵاتیان تووشی کێشە نەبن و تووشی ئاستەنجی هاتوچۆ نەبن. وە جگە لەمە مقدم شاخەوان سعید و تەبێژی بەرگری شارستانی بۆ 964 ئەویش باسی لە ئامادەی تیمەکان کرد کەوتی هەموو بنکەکانمان لە دەرەوەی شار و لە ناوەی شار لە ئامادە باشیدا بوونە و 25 تیمی ئامادەکراو لە ئەرکدا بوونە و یاخود ئامادەنا بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر ڕووداوێکی نەخوازراو یاخود لە ئەگەری هەر تەلەفۆنێکی هاوڵاتیان کە تووشی ئاستەنجی ببوون ئێمە 25 تیممان ئامادەیە بۆ بەهاناوەچوونیان و بۆ چارەسەرکردنی کێشەکان. هەروەکو دەیبینن ئێرە بە دیاریکراوی شەقامی 6 مەتریە ڕاستەوخۆ تەنیش دیاریگای فرانسۆ هەریری یعنی ئەو شەقامەی دواوەی من چەند ساڵێک ئێرە مەڵبەندی کۆبوونەوەی ئاو بوو بەڵام ئەم ساڵ ینی بە هەڵدانەوەی مەزراکان و بە هەڵگرتنی سەرمەنهۆڵەکان ئەوە تا ئێستا هیچ زۆرە ئاوێک لێرە کۆ نەبووتەوە.